عەبدوڵڵا غەوارایەکێک لە شانۆکارە هەرە دیارەکانی کورد کە لە چەندین فیلم و شانۆگەریە ڕۆڵی تایبەتی هەبووە و یەکێکە لە هونەرمەندانی کە مێژوویەکی جوانی هەیە لە بواری شانۆ بە تایبەتیە بە خۆشحاڵیەوە ڕێزلێنانی بۆ کرا. دیارە هونەرمەندان لە هەموو کۆمەڵگایەک بەشێکی گرنگی جامعان کە دەتوان تاسیرگوزار بن لە نێو کۆمەلگا لە نێو خەڵکدا. ئێماوەڕۆ هەستاین بە هاوکاری ئەنجومەنی هونەرایی نەمایشی و کوڕەکانی هونەرمەند و شانۆکارانی شار هاتین مەراسمێکمان بۆ کاک عەبدوڵڵای غەوارە بە عنوانێک کەسە کە واقعەن هەموو هونەرمەندەکان قبوڵیان بوو، ساڵهای ساڵ زەحمەت کێشاوە بۆ تەئاتری شاری پیرانشار. ئەوەکانە بەرنامەیەکی تایبەت و جیاواز لە هۆڵی مستەمع فەرهەنگی شاری خانێ بەڕێوە دەچێت. سیاسەتی ئەنجومەنی نمایشی شاری خانێ ئەوەیە کە ساڵێ تەزلیل لە هونەرمەندێکی دەکرێت، ڕز لە هونەرمەندێکی دەگیرێ و ساڵیش بەتوانە لە هونەرمەندی بەڕێز عەبدوڵڵا هەوارە ڕێز لێ گیراوە لە لایەن شانۆی پیرانشارەوە واتە ئیدارەی ئیرشادی شاری. سپاس و بێزاربوونی تایبەتی خۆشمان ئەڕستەی ئەنجومەنی شار و شاری پیرانشار دەکەین. هیوادارم ئەو بیرۆکەی و ئەو فکرە جوانە هەر ببینێت و هونەرمەندی مەوەقان ڕێزی لێ بژیرێ، نە تەنها تەئاتر و تەشان و بەڵکو و تەواوی هونەرەکانی دیکە ڕێزیان لێ بژیرێ و ئەو شتە ئیدامە بدرێ. هەرچەند من خۆم بە شایانیەوە نەدەزانی واقعەن دۆستان لوتفیان کرد، بەڵام بەهەرحاڵ خۆشتر ئەوەیە کە هونەرمەند هەتا ماوە ڕێزی لێ بگرترێ، نەک دوای ئەوەی کە ڕۆیشت و چوو کۆتایی هات.